با چوار شاخە لالەبێ و شاخێک گوڵە هێرۆ دڵ پڕ پەدی داستان مێلۆ چاومان نێڵ بۆ ڕەنگی سەرمان مەیلە و سپی دەڕۆ سینم دەڵێم سینیم بەڵام لە چل تێپەڕا دڵم چی پێ دەڵێن دڵ شکاو دڵم دوجوت کەوش و شاڵ لە مەل دەڕۆم بەشە لە شەر بەشە و لە شار ون دەبم لە شەڕە دوور دەبم بەشەرە چەلی وایە نایچێشێ ڕادەکشێشە پۆلبی با بۆ لای پێشێت دنیای پێشێت من وامەلا لە پەنام هەمان بیژووی نور و ڕەشایە سێبەرە پێ بە پێم دێ چەل دێ بەجەم بێڵە تا فەندەک لێ دەجەم دەبینم لە کنما تۆش وەرە تۆزەکم لە کەم بە ناچن شم بۆ جێکرا بەگە هەورانە لاچن نابم حاڵی لەو حاڵی ئێستا تێدام چۆنت حاڵێکم کە بۆی نابم چی هەمان دوو کەڵدەت مۆسفێری کرد چیامان لە بن لاقیکە بە چەند فێڵی ورد فێرمی کرد جۆنە دەما هەورازی وە سەرکەوم مەگە و بێڕازی بڵێن بەیادی ئەورازی دانەبەزم لەسەر قسەمان یەک بێ کە ژیان خۆشە تا زمانێک دێ پشومەن وێک بێ یا هەناسێک نێ دەنا غەیری وەی هیچ معنێک نێ تێ نەکۆشم کە دەنگم مەوجار دەبێت کەوشم دنیای بێمەرز هەڵدێم بێتە قەوشت ئازادم ئەنێرژیم ئازادم نادا ئازابم لازم نە لەسەر خۆ یا بە ئاسپابم میدە پێم ناڵێن ڕاوەسبابم کەستی بەقایەنێ خۆشە هەت بقایەقێک بڕۆی قەزات خۆش بنووسی وەک حەقایەتێکی شیرن و خۆش وابێ هەموو بزانن دیسانش لە ڕێوی پیاوترە شێری نەخۆش هەرەوەی نەدەکوت شێری شێرکۆش بە نەزەری تۆش ناچن شم بۆ جێکرا بەگە هەورانە لاچن نابم حاڵی لەو حاڵی ئێستا تێدام چۆنت حاڵێکم کە بۆی نابم ناچن فکرم بۆ جێکرا بەگە هەورانە لاچن نابم حاڵی لەو حاڵی ئێستا تێدام چۆنت حاڵێکم کە بۆی نابم ناچن فکرم بۆ جێکرا بەگە هەورانە لاچن نابم حاڵی لەو حاڵی ئێستا تێدام چۆنت حاڵێکم کە بۆی نابم